سڵاوتان لێبێت دۆستانی ئەزیز لەوانی پێنجەمی کۆرسی بەرنامەی مایکرۆسۆفت ئۆفیس پاوەرپۆینتدا باز لە چۆنێتی دروستکردنی خشتە و هێنانی شەیپەکان و دەستکاریکردنیان و کۆمەڵێک گوردەزانایی تر و دانانی بەروار و ئەم شتانە سەرەتا بەرنامەی پاوەرپۆینت دەکەینەوە. لێرەدا بەدڵی خۆمان تێمپلێت ئەتوانی هەڵبژێری تێمپلێتی ئامادەکراو و ئەتوانی شتێکی سادە یعنی خۆ دیزاینی بکەی هەڵبژێری بۆ منە من دانێکی ئامادەکراوە هەڵبژێرم بەدڵی خۆت گریمان ئەمە هەڵبژێرین. ئەمە پێویستمان پێی نییە خۆمان ئەتوانین دایبین دوایی لای ئەبێن چونکە هەموو کاتێک خۆی ئامادەکرا و دایناوە. دروستکردنی خشتە چی بکەین بۆ دروستکردنی خشتەیەک ئیتر بۆ خشتەی قوتابخانە بێت بۆ خشتەی وانەکان بێت بۆ خشتەی نمرەکان بێت ئیتر بۆ هەر شتێک کە خۆت دەوێت حەز لە هەر دروستکردنی هەر شتێک بێت تۆ توانین دروستی بکەی فەرمانگە بێتی هەر شتێک کە بتەوێت خۆت بەدڵی خۆت دروستی ئەەکەی شتی سادە بێت ئایا ئیتر هەر چۆنێک بێت لەگەڵم بن لەسەر خشتەی ئینسێرت بۆ گوتمان ئەمە سەر خشتەکانن لەسەر خشتەی ئینسێرت کلیک لە بەشی تەیبڵ هەیە لێرەدا ئەم بەشت بۆ کاتەوە تۆ چەند دانە لەمە دیاری بکەی بۆ نمونە ئەم بەشە دیاریەکەی سرکەن لێرەدا لەم بەشەدا لە شوێنی ئەلێرەدا بۆ دیاری ئەکا چۆنە شێوازەکەی چەند دانێ یعنی ئەتوانی بۆ نمونە چەندانی کەم هەڵبژێریت ئەتوانی زیاترە بەدڵی خۆت چەندێکت بدەوێ ئەوە نەتوانی هەڵبژێری بۆ نمونە من ئەوەنە هەڵبژێرم حەسەن تۆڵە زۆری بوو بەڵام مشکلە نییە کە ئەمە هەڵبژار ئەتوانی لێرەدا کۆمەڵێک ستایلی بۆ دابنەی ستایل بەدڵی خۆت ئیتر هەرکەس ئارەزوویکی هەیە بۆ نمونە من ئەمە حەزم لێتی ئەوە یعنی هەرچیەکە خۆت بتەوێت زۆر بە ئاسانی توانین دایبنێ بە تەنها یەک کلیکردن لێی ئەمە بەم شێوە یعنی تۆ ماوسەکە لەسەری ڕابگرە پێت ئەڵێ شێوازەکەی چۆنە بۆ نمونە هەیە حەزی لە شتێکی سادەیە هەیە تۆزە جانجاڵی ئەوێت ئیتر بەدڵی خۆت ئەمانی خوارەوە کۆمەڵێکی تر بۆ نمونە من هەر سادەیەکی سادەکی خۆی دانم ئەمە بشێوە ئێمە چی بکەین بۆی خشتێک پڕ بکەینەوە بە ئەمە زۆرە کەمی بکەینەوە بۆ چەند نقطانێکی کەم چونکە ئیشمان زۆر پێی نییە ئێمە نەبەسە تۆ چەندێک ویست بەدڵی خۆت گریمان تۆ ئەتەوێت ئەم خانەیە گەورەتر بێ لەم خانەیە بۆ ئەمان بچووک بن چی ئەەکەی بۆ ئەمە نیشاندەری ماوسەکە ئەهێنیت لەم ناوەڕاستەدا ئەلم ناوەڕاستەدا کلیکی یعنی دەست لەسەر کلیکی چەپ ئەگریت و عەفو کلیکی کلیکی چەپ تاوە ئەهێنی بەملاوە هەتا بێنی بەملاوە خەتەکەی درێژ دەبێت واتە ئەم بۆشایی درێژ دەبێت بۆ نمونە ئەمانەش ئەتەوێت بهێنی بەملاوە ئەتەوێت ئەمەش بهێنی بەملاوە بەدڵی خۆت یعنی چەندێک خۆت پێت جوانە ئەوە بکە بۆ نمونە من حەزەکەم ئەمە لێرەیە بێت ئەمەش لەم لاترەوە بێت ئەمە دوو درێژە باشە نووسینەکەی من بۆ نمونە شتێکی سادە بۆت لابەی بۆ نمونە فۆنتێک هەڵبژێرین قەبارێکی ئاسایی یەینە ئەم سەری نووسینەکەمان بۆ نمونە ناوەڕاست مشکلەمانی ئەمەکەین ئەم هێمایە هەڵبژێرین بۆ نووسینی کوردی کیبۆردی کۆمپیوتەرەکەین بە کوردی بۆ نمونە ژیاری یوسف باشە لێرەدا گریمان تۆ نمرە دروست نمرە دائانێ باشە بۆ نمونە ئەمە نمرەی ناوات زۆر ما بەخۆم بۆ نمونە 78 گریمان لێرەدا ئەمەکەیتە ناوەڕاست بۆ نمونە 94 باشە بۆ نمونە لێرە ناوێکی تر ئەنووسین گریمان هەر ناوێ بوونە کوردستان با فۆنتەکە دیاری بکەین چونکە فۆنتەکەمان گۆڕا بەم فۆنتە ئیش ئەەکەم لەم فرکاریەدا گریمان ئەنووسین کوردستان سلێمانی ناوی شارەکان ئەنووسین لێرەدا ئەیهێنی ناوەڕاست گریمان ئەمە 86 بۆ نمونە 55 گریمان 76 ئێتر بەدڵی خۆت ئێستا باسی ڕەنگکردن ئەو شتانەشەکەین با خشتەکە دروست بکەین بۆ نمونە شارێکی تر ئەمەی نەئێرایە نەئێرا
لێرەدا ڕوودا و وەندی ڕوودا من بەکارێنم بۆم فێرکاری ئەمە ئەکەین اینجا لێرەیە ئەنووسین وەنە هەولێر لێرەدا کلیک ئەەکەین و ئەمە ئەەکەین ناوەڕاست ئەماڵە بشارین تەبعاً بۆی ئەمە ئەەکەم بۆی شتەکە جوان دەربچێت تێبگەن جوان گریمان نمرەیەکێنێ ئەمە نمرەی 93 لێرەدا نمرەی بۆ نمونە 39 کتر بەدڵی خۆت ئەمە هیچ تەنها بۆ فێرکاریە بۆ نمونە 100 لێرەدا بۆ نمونە ئەمە ئەنووسین بە ئەم ناوی خۆشم بکەم بە شارێکی تر کێشەمان نییە بۆی شتەکە بە یەکسانی بێت ئەمە دهۆک خۆنەکەمان ڕێک بکەین لێرەدا ئینە ناوەڕاست ئەمە ئەەکەین ئەنووسیمان نمرەکە دابنین بۆ نمونە 8 بۆ نمونە 41 بەم شێوازە تەبعاً شتەکەمان بەم شێوەیە دروست کرد شتێکی سادە گریمان تۆتەوێ ڕەنگی ئەمانە بگۆڕیت باشە ڕەنگی کەرکووکەکە بکەی بۆ نمە بە سوور سلێمانیەکە بکەی بە شین بۆ نمونە هەولێر بکەی بە ئیتر بەدڵی خۆت بە سەوز ئەمە بکەی بە زەر ئیتر بە ئارەزووی خۆت چیت پێ خۆش ئەوە بەدڵی خۆ ڕەنگی دیارێبی ئەتوێ ژمارەکان بەم شێوە هەمووی ڕەش بێ ئەمیش تازە با ڕەش بێ بۆ نمونە ئەتەوێ با ڕەش بێ مشکلەی نییە ئەوە ڕەش ئەویش ڕەش بەم شێوەیە با کەرکووکەکە بکەین بە سپی تۆزە جوانتر دیاریە گریمان بەم شێوە خشتەکەمان دروست کردووە ئەمە خشتێکی سادە بوو تۆ ئەتوانی چەنها دەستکاری تر بکەی ئەتوانی لە بەشی لای ئاوت ئەمە هەمووی دروستکردنە بۆ نە دیزاینکردنەکە حەزەکەم بۆ شێوازە بەڵام با بکەرێنەوە دو ئاڵچکەلە کاتۆ خەریکین ئەمە بەشی دیاریکردنە بۆ من حەزەکەم ئەم بەشە ئەو شێوازە بێت باشە حەزەکەم ئەم بەشی تریان شێوازێکی تر بێ یعنی ئەمە دیاری ئەەکەی شوێنەکان ئەمە سێبەر و ئەو شتانەی کە لەوانەکانی دیشا باسم کرد چۆن سێبەر و ئەو شتانی بۆ دائەنەی سێرکەن ئەمە لە فێرکاریەکە جوان ڕوون نەبووە کە چییە بۆ نەبە ئەمە دیاری بکەم سێرکەن سلێمانەکە چی لێ هات چواردەوری بۆ شێوازێ بۆ ئەوە بۆ شێوەیە ئەمە شێوازێکی ترە بۆ نە درەو تەیبڵ تۆ ئەمە نووسیوە سێرکەن ئەم فرمانە گرنگە بۆ نە تۆ ئەم خشتت کێشاوە ناکرێت تۆ خشتەکە تێک بیتەوە بۆی خانێکی ترێ بۆ نە بیر چووە ناکرێت خشتەکە تێک بیتەوە بۆی خانێکی تر بکێشیت چی ئەەکەی لێرە درەو تەیبڵ ئەەکەی لێرەدا بۆ نمونە خانێکی ئەوە نەمەوێت یەکسەر بەم شێوەیە خانێکی تر دروست ئەەکەیت و ڕێکی خەی لەگەڵ ئەوە بۆ شێوازە بۆ نمونە یەکسەر دیزاینێکی بۆ دائانیت بۆ نبە ئەمە بێت ئەوە بێت بەدڵی خۆت دیزاینێکی سادی بۆ دانی گریمان بە نزی بێلەوە ئەمی خوانەوە ئەوە بێت تا بۆ نە ئەمە ئەنووسی ئەنجا خەتی بۆ ئەکێشی بەدڵی خۆت بۆ نە ئەی سڕیت ئەتەوێت بەشێکی بسڕیت زیاتر بۆ نمونە ئەتەوێت ئەم بەشە ڕێک بکەیتەوە دهۆک و ژماری 67ەکە هیچ بینێکی نەبێت بەم شێوە ئەی سڕیت ئەوە بەو شێوەیە نەما بەڵام ئەگەر ڕێکی بخەین تەبعاً ئەوە دهۆک و 67ەکە وای هات لە بەشی لای ئاوتا بۆ نمونە ئەمە بۆ لاپەڕەکەیە حەجمی لاپەڕە بۆ شتانە بڵین کاتی زیاتر بۆ کاتی پرێنتە ئەمە دروستکردنی خشتە باش وتمان شەیپەکان
باشە شەیب چییە؟ شەیب کۆمەڵە دروستکراوێکە، کۆمەڵە هێمایەکە سێرکن. ئەمانە بەشی شەیبە لە سەرخشتەی ئینسێرت، سەرخشتەی ئینسێرت بەشی شەیب سێرکن. ئەمانە کۆمەڵە دروستکراون. بۆ نمونە هێمای بازنەیە، هێمای چوارگۆشە، هێمای لاکێشەیە، هێمای سێگۆشەیە، هێمای سەرە و خوارە و ئەملاو ئەولاو، یعنی سێرکن زۆر شێوازی تێدایە. تۆ ئەمانە بکێشی، ناکرێتەوە بەدەستدانیشی خێرا بکێشی. شەیب ئەمانت بۆ ئۆکا بە شێوەیەکی ئاسان. بۆ نمونە من ئەمەوێ هێمای بۆ نمونە هێمای بکەم ڕووی لای بۆ نمونە لای ڕاستەوە بێت. ئەم بەشاڵە بژێرم، یەم لێرەدا عەفوو باڵی بژێرم سێرکن. ئەمەشی چەنە ئاسان. ئەوە شێوازەکانیە گۆڕیت، یعنی بەدڵی خۆت حەز لە شێوازەکە بۆ نمونە با سێبەری هەبێت، ئەوە لێدێ ڕاش چڕانگێکتر ئەوانە ها بەم شێوازانە کامیانت ئەوێ ڕەنگەکانی چواردەورەکەی خۆی دەستکاریکردنی شەیپەکە. بۆ نمونە زانێکی بانگەکەی ئەمە ڕەنگی خۆیەتی بۆ نە ڕەشە سپیەشی. ئەمە شتێکی ئاسان لە شەیپ باشە. ئەمە دەستکاریکردنی ئەو شێوازی. ئەمە بۆ نمونە ئەتەوێت ئەم پێشەوەی کەمێک درێژتر بێت وە هەڵیگەڕیتەوە بۆ ئەم لەولا بەدڵی خۆت بەم فرمانە. ئەمە شەیپێکمان دروست کرد. بۆ نمونە با ڕووی لای ڕاستەوە بێت. شەیپێکی تر سەرخشتەی ئینسێرت شەیپس بۆ نمونە ئەم ئیمۆجی ئەم دەموچاوە، ئەم دەموچاو تۆ ناتوانێت ئەمە بکێشی، بۆی پێویستە شەیپ بە شەیپ ئەمە بکەیت. ئەمە دەموچاوێکی ئاسان. ئینسێرت شەیپ شتێکی تر بۆ نمونە هێمای گریمان کورە ئەم هێمای بازنە، ئەمە خێرا هێمایەکی بازنە بەدڵی خۆت شێوازێکی بۆ دانیت ڕۆژ ئەمە خۆی باشینێ ڕەنگە بێت. ئەمە شەیپەکانە، واتە شەیپەکان سوودیان زۆر بۆ نمونە خەتێک تێ بۆم شێوازە بێت و ئیتر چەنەها شێوازی تێە بە وردیت بۆی دابنیشی زۆر شتی جوانی تێدایە. بۆ نمونە ئەم شێوازە ئەمە بە شەیپ هەمووی دروست ئەکرێ. بۆ نمونە هێمای ئەم پەڵە هەورە لەوانێ بڵێن بۆچی هەمووی سەوزدا ئەندێزیاتر لەبەرەوەی ئێمە تێمپلیتەکەمان ئەها تۆزێک سەوزی زۆرترە، بۆیە بیلادی ڕەنگەکان خۆی ئەو ڕەنگە دانێ. ئەمەم شێوازە ڕوونکردنەوە لە شەیپەکان زۆر ڕوون و ئاشکرایە. بۆ نمونە بمانەوێت بەروار دابنێ. چۆن بەروار دانین؟ سەرخشتەی ئینسێرت ئەچینمۆ سەرخشتەی ئینسێرت لە بەشی تێکست دەیت تایم کلیکی لێ ئەەکەیت. بۆ نە لێرە هەڵی بشێریت، لێرە کلیکی لێ ئەەکەیت چەندی مانگە بۆ ڕۆژی ئەمڕۆ بە عەرەبی بە یاخود بە ئینگلیزی و لە بەشی خوارەوە دایت تاپان خۆی کلیک لە ئەپڵای ئەەکەی سێرکەن زانێکی لەکووا داینە دیار نییە بە یەک سلایدی نوێ دروست بکەین. بۆ تاقیکردنەوە بۆی بزانین دەیت تایمەکە چۆن داهەندێ سێرکەن ئەو تا لێرە داینە ئەکسەر. لەم بەشەیە ئەتوانیت چەند سلایدت هەیە. بۆ نمونە ئەو نە سلایدت هەیە ئەگەر بۆ نمونە داد نەنابێ بۆ نمونە 4 سلایدت هەیە لە سلایدی یەکەم بینووسە ئەگەر ئەپڵای بکەی بەس بۆم سلایدی دانێ، بەس ئەگەر ئەپڵای تو ئۆڵی بکەی بۆ هەموو سلایدەکانی دانا یەکسەر خۆی ئۆتۆماتیکی بۆ هەموو سلایدەکانی دانا. ئەو بۆ شێوازە. بەڵێ ئەمە وانەی ئەم جارەمان بوو. ئینشاڵڵا لەوانەکانی تردا شتی زیاتر ڕوون ئەکەینەوە. تاوانێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان.